لە سەروبەندی خۆئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی عێراق حزبە کوردستانیەکان لە هەوڵی ڕێکەوتنن تا بتوانن بە یەک دەنگی بەشداری هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق بکەن. هاوڵاتیانی کوردی کەرکووک پیان وایە یەکلیسی دەبێت تەبایی و یەکریزی لەگەڵ بێت، چونکە کاتێک حزبەکان ناکۆکن و تەنها بەرژەوەندی خۆیان لە بەرچاو دەگرن، ئەو کات یەکلیسی و ڕێکەوتن هیچ مانایەکی نامێنێ. بەنسبەت خەڵکی کەرکووک و مەنتیقەی دابڕاو بڵێن کورد یەک لستیش بێ یەک ڕزش بێ هەر هیچی پێ ناکرێت، چونکە ئەم شارەی بە ئینتیخاب نەدۆڕانوە. ئەم شارە دوو لەشکر بەرامبەر یەکیان کردووە، لەشکری ئەو دوو حزبە سیاسیە، لەشکری کوردنا، لەشکری ئەو دوو حزبە سیاسیە بەهۆی گەندەڵی و فەسادەوە، بەهۆی ئەوە کە 30 ساڵ ئیدارەی سەقەت شکستیان هێناوە و ڕایان کردە. خەڵکی ئەم شارە و ئەم نەتەوەیان لەیرە جێهێشتووە. کاکە بەنسبەت ئەو دوو حیزبە لە کەرکووک باوێشی کەمی ماوە، ئەو ڕێزەی نەماوە گزاران. ئێستا ئەو دوو حیزبە خۆیان شەڕ ناوخۆیان کە و کوردستانیان تەواو نەکەن. زانۆبەی کەرکووکە مستەحیلەوە بێنەوە کەرکووک زیاتر کەرکووک خادی قەدیمی دەبێتەوە، نابێت. ئەوان شەریکیان نانەیەوە لە بۆ عنی کە بژێ ملەتەکەی کورد بژێن، ملەت کورد بەوە ناژێ جارێتر. ئەوان بەسیانەوە بنەماڵی خۆیان بژێ و بەس مەجموعەیەکی خۆیانەیە. ئەمە بۆ من ئەوە بۆ تۆ، ئەم تەنکەرەنەوەتە بۆ تۆ، ئەو تەنکەرەنەوەتە بۆ من. ئەوان شەڕەکیان لەسەر ئەوەیە. ئەزانین چۆن کاک ئەم شاریان بلەخەستن باس کوردستان ناکەم بەڕاستی. کوردستان وەکو بڵین زۆرە بە کەیف خۆیانە، بەڵام لە شاری ئەمە لە کەرکووک یان ناوچەدا بڕێنراوەکانی کوردستان ئەگە بێت و کورد بە یەک لست یا بە تەبان نەبێ، کاڵین یەک لست مەمەسم تەباییە، یعنی بەرامبەر یەک دڵیان پاک نەبێ، یەک بەرامبەر یەک تەخوین نەکەن. ئەمانە ئەگەر ئەم شتانە هەبێ بەڕاستی هیچ سوودێکی نییە. بەڵام ئەگەر بێت و یەک بگرن و بە یەک لست دابەزن و نوێناری خەڵکی شارەکەی کەرکووکیش بن، نوێنەری حیزبایەتی نەکەن، دیفاع لە مافی ئەو خەڵکە بکەن. ئێمە کاگەل ئەبینی چی بەسەرم شارە هاتووە. لەگەڵەوەی حەزبەکان لە کۆبوونەوەکانی ئەم دوایە جەختیان لە یەکریزی و یەک هەڵەوستی کردەوە بۆ هەڵبژاردنەکانی کەرکووک، بەڵام بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی و کۆبوونەوانە بە بێسوود دەبینێ ئەگەر بێت و حەزبەکان بەرژەوەندی کورد نەخەنە پێش بەرژەوەندی خۆیان. کۆبوونەوەی ئێستا ئەکرێ لە کەرکووکە یا لە دەروی کەرکووکیش بۆ یەکلیستی ئەگەر بۆ خۆی ناوخۆیان تەبانە بە یەک ڕیز نەبێ، ئەو کۆبوونەوەە ئەنجامێکی نابێت، چکە یەکلیستی تعبیری لە یەکریزی نێوماڵی حیزبە سیاسیەکانەکە. ئەگەر حیزبە سیاسیەکان هەر کاتێ پێویستیان بوو لە حاڵەتێکە پێویستیان بە حیزبەکانتر بوو کۆبنەوە بە حیزبەکانتر بکەن، لە ئەرزی واقع برایەتی و یەکریزی ڕنگ نەداتەوە پێم وانە سەرکەوتووە بێت، چکە لە ڕابردووە زۆر ئەو کۆبنەوەانە کراوە، هیچ هیچ ئەنجامێکی نەبووە، هیچ سوودێکی بۆ خەڵکی کەرکووک نابێت. بۆیە یەکلیستی و یەک هەڵوێستی بریتیە تعبیرەکە لە یەکریزی نێوماڵی کورد و برایەتی، چکە ئەگەرەوە سەرەتا بەردی بناغی بۆ دانانەیە یەکلیستەکەش پێم وانە نەتیجەیەکی هەبێت خەڵکی کەرکووک دڵخۆش بکە. هەرچەندە کورد لە ڕابردووشدا خۆی بە براوەی هەڵبژاردنەکانی کەرکووک دەزانی، بەڵام بە هۆی ململانی حزبی و بەرژەوەندی حەزبەکانیان نەیانتوانیوە دۆخی شارەکە ئاسایی بکەنەوە و تەبایی و یەکریزی دروست بکەن تا بتوانن دۆخی شارەکە لە ئێستای باشتر بکەن و بەرژەوەندی نەتەوە و هاوڵاتیانی کورد بخەنە پێش بەرژەوەندی خۆیان و حزبەکانیان. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.